جژن دەرباز دەبن پشتی پێخستنە شۆڕەشا سووری لێ ئەف جژن جدا بوو ژێبووری ملت پرئێش و ئازارە دکشینێ ji bilindbûna nirxên hemî alavin xwarinê şîraniya cejnê û cilû berga lêgelo çi sedemên sereke hene ji bilindbûna nirxên wan alava bazirganiyê bajarê girkê legê wiha nerîna xwe pê nirxandin. Li vir mewad bihaya girêdayê bi dolar ve û insan pê feqîr bû perîşan bû û şepirze bûye wedê insan gelekî nexweş bûye. Gelekî ferq heye ji par heta îsal کیلوش چکولاتە یا شەکرێت چای عدەم وازێ کیلۆ 150 چلی بۆ ئیسال نەهاکردنە 200 وەرەقا کیلو چکولاتە 300 بووکردنە 500 وەرەقا یعنی گەلک تشتی دی بەهانە کە برنج بێ کە غێر تشت بێ یعنی بر زەحمەت بوون ژە ئینسێنڕەچی بۆ گەلکی ڕاستیژی فرۆتنامە بێتر هەبوو دوی ساڵ کێم بووە ژبەر وڵاتی هەموو هاجریە کەس نەمایە وڵاتەمەی کۆر نەمانە یعنی جارێ ڕاستی ئەس وەکە تاجرێکی حتا وڵاتی مەدەها جەمە نەتفرۆتە عەرەبمە عەرەبانەك لێزنها مەجبورم فرۆشمەوەیشی ji ber nisbawazî de bûye dikaram esas ya paqij û markat hebû ew dihat nece min net dawanakî lêz niha mecbûrim yani nisbet Şamê û Helebê û cêdî hemû dihatin hatine vê derêje me zêde bûne nisbawanakî em kêm bûne û esar jî rastî jî yani îsal gelekî giranin yani neticeta ev dolarê bilind bû û neticeta ev rê girtî û her qatreke tê Daeş dî 3 milyona tevê sed derîba heta ji milet re tê نتیجه ویش گران بیاد. وڵاتی ئەون قوربانیا وێ بلند بوونێ و جدایی هەبوو دوێنێ ئەسکاک و بازاراندا سەبارەتی خەڵکێ. بلندن لێ وەڵا ئەم هاتنە مەجبورن هاتنە زارۆکەی خۆی ڕاعیدێ بکڕن و مە ئەم چاو بکن و عالم فەقیرە و پەرەنینن و ئەسعار غالینە بلندن. خودی عیدامە عالم هەجریە و چووە کێمە گەلێکیژی نسبە عالمێ گەلێک کێم بووە مڵەتێمە تەف هەجریە. ئەو چووە تدبینە هاجارێ ڕێو ڕێوانی دوادادا نەبوون ها کەس تێدەنینە. خودی جاری مە 5,000 تانی دهاتنە سوکاگرکێلەکەی فێکی عیدێمەتانی خودی مەتێرا بەس نەها خودیم 25 و 5 تێنن خودی تێرا مەناکن ئەم بێکاچت بێ دۆلار گرانە و خودی ئەم دبینن ینی کەسی کورد نەمایە ئەم بینن هەموو عەرەب ئەم بینن ئەم غەریب یانی. زيرو داكت من سوكا كركيلا كده استنهرم مسعري سوكي جلكي بهانا غوري وضعي يعني نها امتد جلكي بهانا بشن دولار بلندا غوري دولار اختا دولار كافيجي نفس سعري دي سددن ما ام يعني جرك كل الملط ناكن يعني ملط جلكي كردي مهاجرين وشونا عرب كتنا بعد يعني ام دركب سوكا دكانداري ما يكور ما جام هنا عرب تيدنا قطعه مثلا بهزار ورقي دكرين جاري في حاله من دهات قطعه دكري 1000 ورقي 1500 ورقي ام دنهر 6,000 7,000 بيجي دولار بحابه إنها منا تشتمجي أريكة يسال دولار بس نهالو شيء یەک ji sedemên ku bi rojane xelkên Rojavayê Kurdistanê ku penaber dibin jî derve ew jî bihabûna nirxên alavin xwarinê û cejnê ne bi sedema bihabûna nirxên dolar û îro gihiştiye 300 û 7 leyreyên Sûrî lê pir jî ew e gelo çareserî ji vê bihabûnê çi ye Barzan Hesên bajarê Girkê Legê Ark